بەڕێوەبەراتی پۆلیسی هاتوچۆی هەولێر ئاماری کۆتایی ساڵی 2015 لە دەرکردنی مۆڵەت و ڕووداوەکانی هاتوچۆ و تۆمارکردنی ئۆتۆمبیل بڵاو کردەوە. بە گوێرەی ئامارەکە لەو ساڵەدا 111 کەس بەوەی ڕووداوەکانی هاتوچۆ گیانیان لەدەستدا و 1039 کەسی دیکەش بریندار بوون. لەبارەی ئامارەکانی دیکەشەوە لە ساڵی 2015 لە هەردوو خاڵی سنووری حاجی ئۆمەران و ئیبراهیم خەلیل 45400 ئۆتۆمبیل هێنراوەتە هەرێمی کوردستان بە بەراورد بە ساڵی 2014 ڕێژەکە کەم بۆتەوە بە شێوەیەک لە ساڵی ڕابردوو 77100 ئۆتۆمبیل هێنراوەتە هەرێمی کوردستان کە بەداخەوە دەڵێن قەیرانی دارایی باشیە، بەڵام وا دیارە ئەوە باشیەکانی دی شوفێران ئێستا بەر لەوەی کە سەرپێچی تیژڕۆیی بکەن چونکە تەسیل لە جیرفانیان دەکاتن چەند جارێک بیر دەکەنەوە بەر لەوەی ئەو سەرپێچی ئەنجام دەن. ئەوە وای کردو کە ئێمە زیاتری ژمارە کامیرەمان لە شەقامەکاندانەوە، بەڵام سەرپێچی کەمتر تۆمار کراوە. کۆیا و سەرپێچیانەی لە کامیرای چاودێری تۆمار کراون لە ساڵی 2015 کەمتر بووتەوە بۆ 130950 سەرپێچی، کەچی لە ساڵی 2014 247915 سەرپێچی تۆمار کراون. بەشێک لە شوفێرانش نیگەرانن لەوەی کە بەڕێوەبەراتی هاتوچۆی هەولێر خراپی باری دارایی شوفێران لە بەرچاو ناگرێت و بەردەوامن لە وەرگرتنی پارەی سزاکانیان. بێ ئیشیە و بێ موچەیە ڕاستی ئێستاێک بەخۆم 370,000 لەسەر بوو دامە لەو لاش 52,500 ناریان وەرگرتیە بەس لەوەی وەسلەچیان لەو کردیمە. داواکارم کە ینی بڕێکی لەو غەڕامانە کەم کەنەوە لە بۆ ملەتی و ڕێژبەندی قستیش دیاری بکەن. سەبارەت بە ڕووداوەکانی هاتوچۆش وتەبێژی پۆلیسی هاتوچۆی هەولێر ئاشکرای کرد کە لە ساڵی 2015دا 1157 ڕووداو هەبووە. لە بەرامبەردا ڕووداوەکان بەراورد بە ساڵی 2014 کەمتر بوونەتەوە کە 1330 ڕووداو بووە. یەکەم بۆ سیارە زۆری، دووەمینیش پابەند نەبوونی شۆفێران، سێمینیش بێ ئینجازە لێ خوڕین، یعنی لەگەر ڕێنمایەکانی هاتوچۆ پابەند نینە. لە ماوەی ئەم ساڵ 24,302 مۆڵەتی نوێدراوە بە هاوڵاتیان، لە بەرامبەردا لە 2014 ڕێژەکە کەمتر بووە 21,479 مۆڵەتی نوێدراوە بە هاوڵاتیان و هەروەها 40,200 مۆڵەتیش دراوە بە ژنان. شیراز عەبدوڵڵا، NRT هەولێر.